سڵاتان لەبێم کاتتان باش کێشەی دابشکردنی موچە تاوەکو ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی ئیدارەکانی گەرمیان ڕاپەڕین پارێزگای هەڵەبجە بەردەوامی هەیە تاوەکو ئێستا بەشێک لە وەزارەتەکان کە لەم سنوورەدا موچاندا بەسەردا دابش نەکراوە کە هەرێکە لە وەزارەتەکانی شارەوانی خوێندنی باڵا وەزارەتی کارەبا و ڕۆشنبیری و بەشێک لە خانەنشینان تاوەکو ئێستا موچەی مانگی سێیان بەسەردا دابش نەکراوە ئەمە لە کاتێکدایە ئەم وەزارەتانە یاخود فەرمانبەرانی ئەم وەزارەتانە لە پارێزگاکانی دیکەی وەکو هەولێر و دهۆک ئەمان لە کاتی خۆیدا موچان بەسەردا دابش کراوە بەڵام فەرمانبەرانی ئەو وەزارەتانە تاوەکو ئێستا موچان بەسەردا دابش نەکراوە ناو بەناویش ئەو فەرمانبەرانە لە شوێنە جاجیەکان ناڕەزایەتی و خۆپشاندان دەردەبڕن هەر ئەمڕۆ لە شاری سلێمانی دیارە بەشێک لە فەرمانبەرانی زانکۆی سلێمانی گرتبوونەوە و ناڕەزایەتیان ڕێخست لە ئیدارەی گەرمیان بەشێک لە فەرمانبەرانی وەزارەتی کارەبا بە هەمان شێوە ناڕەزایەتی دەردەبڕن هاوکات ئاماژە بۆ بدەم کە تەنها سبەینێ دەوام هەیەواتە یەک ڕۆژ دەوام ماوە لە دوای ئەوە بە پێی ڕاگەنراوی حکوومەتی هەرێمی کوردستان کە پشووی فەرمیە بەهۆی جژنی ڕەمەزانەوە تاوەکو ئێستا ئەم فەرمانبەرانە موچان بەسەردا دابش نەکراوە ئەمە لە کاتێکدایە کە ئێستا لە کۆتایەکانی مانگی چوارداین کە دەبوو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانگی چواری دابشکرا بەڵام ئەم فەرمانبەرانە تاوەکو ئێستا موچەی مانگی سێیان بەسەردا دابش نەکرا و چارەنووسی دابشکردنی موچەکانیشیان هێشتا بە نادیاری ماوەتەوە.